بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ ئەم جارە لە ناوچە شاخاویەکان و لە کوێستانەکانی هەورامانین لێرە شوێنەوارێکی مێژووی هەیە ئەویش پێ وترێ قەڵای زەڵم یاخود قەڵای خان ئەحمەد خان وەکو یەکێک لە قەڵا سەربازی مێژوویەکانی دەورانی ئەردەڵانی وەک لە مێژوو باسەکرێ بەو هیوایم هاوڕێ و هاوسەفەر بن تا بتوانین گوزەرێکی مێژووی و زانستی بە شوێنەوار و پاشماوە شوێنەوار و جێوارە مێژوویەکان و ئەو پاشماوە بیناسازی و هەڵکۆڵراوانەی کەوا لە قەڵای خان ئەحمەد خان یاخود قەڵای زەڵم بەجێماوە لەگەڵ ئێوەیە باسی بکەین وەروها سەردانی بکەین. لێرە ئەو دەربەنەی لی وەساوم کەوا دەربەنێکە کە قەڵای خان ئەحمەد خان وەک لە پشتمەوە دەرەکەوێت تێدا هەڵکەوتووە. من ئەڕۆم بۆ ئەو دەربەنە و گوزەرێک بە جێوارە مێژوویەکانی قەڵای خان ئەحمەد خانە ئەکەم بۆ هیوای هاوڕێ و هاوسەفەر بن. ئەگەر باز لە هەڵکەوتەی جوگرافیایی قەڵای زەڵم یاخود قەڵای خان ئەحمەد خان بکەین، ئەم جێوارە مێژوویە ئەکەوێتە نێوان گوندی ئەحمەداوا و زەڵمەوە یان بە شێوەیەکی گشتی ئەکەوێتە ئەو هاوینە هەوارەی کە ئێستاکە پێوتری هاوینە هەواری ئەحمەداوا زەڵم لە 5 کیلۆمەتری باکووری خۆرهەڵاتی ناحیەی خورماڵ لە سنووری پارێزگای ئێستەی هەڵەبجەی شەهید. واتە ئەم جێوارە مێژوویە وەگە بینین پاش تێپەڕبوون لە گوندی ئەحمەداوا یاخود لە هاوین هەواری ئەحمەداوا بۆ گوندی زەڵم لە نێوان دۆڵەکەدا دەگەیتە جێواری مێژووی قەڵای خان ئەحمەد خان کە بینین ئێمە لێستا لە بەرزایی بەشێکی قەڵاکەیان ڕاستەوخۆ دابەش ئەبێتە ئەمبەر و ئەو بەری هەردوو لای شاخەکە یاخود دەربەندەکە. ئەم دەربەندەی ئێرە کەوا هەندێک جار بە دەربەندی زەڵم یاخود لە سەروترەوە ناوەکەی گۆڕێ بە دەربەندی وشکەناو کەمە یەکێکە لەو دەربەندە مێژوویانە بە درێژایی چەندین هەزار ساڵی بەر لە ئێستەی تەمەنیش ئێمە جێواری مێژوویمان هەیە کەوا مێژویان بۆ بەر لە زاین بۆ دەورانی زاینی بۆ هاتنی سەرەتایی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها بۆ دەسەڵاتدارەتی میرنشینە کوردیەکانش لێرە جێواری مێژوویمان هەیە. بۆیە ئەم دەربەنە کە ڕاستەوخۆ لە نقطەی سفرەوە لێرەوە لە ڕێگەی مەرزێکەوە ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان بەیەگە بەسێتەوە لە سنووری مەرزێکی و تێ مەرزی مڵەخۆرد کە ڕاستەخۆ لەم دەربەندەوە لە کۆنا ئێرەی بەستۆتەوە بە ناوچەکانی ئەودی و زنجیرە چیاکانی زاگرۆس یان زنجیرە چیاکانی هەورامان کە بەشێکی تەواوکەری ئەو زنجیرە درێژکراوەیان کە پێی وترێ زنجیرە چیاکانی زاگرۆس. لێرەیە ئەم قەڵایە گەر بتەوێ بە ئاسانی بیدۆزیتەوە تەنها 500-600 مترێک لە هاوین هەواری ئەحمەداوا یاخود لە خودی گوندی ئەحمەداوا تێپەڕ دەبی پێشەوەی دیسانەوە بە چەند سەد یان 500 مترێک بگەیتە ناو گوندی ئەحمەداوا هەیە گوندی زەڵم لە نێوان هەردوو گوندەکەدا لە دەستە ڕاست و چەپی ئەو جادەقیرەیەکەوە هەردوو گوندەکە بەیەگە بەسێتەوە لە وەسەتی هاوین هەواری ئەحمەداوایە بینین قەڵای خان ئەحمەد خان یاخود قەڵای زەڵم بەدی ئەکرێ. لێرەیە ئەو هەڵکەوتە جوگرافیایی کەوا لە ناوچەکەیە هەیەکەوە تا ڕادێک دەربەنەکە بینین لە پشتمانەوە تۆزێک نزیگە بێتەوە لە کۆنا لە باز لە پێکهاتەی قەڵاکەیە باسیەکەین چۆن شوورای قەڵاکە دەربەندەکەی کۆنتترۆل کردووە و هەروە لە بەرزایی هەردوو ئەمسەر ئەوسەری دەربەندەکەیە بورجی نیزامی و شورا کراوە بۆی ئەم دەربەندە کۆنتترۆل بکرێ و بە درێژایی چەندین دەورانی مێژووی ئێرە وێزگەیەکی سەربازی گرنگی دەسەڵاتە سیاسەکانی ناوچەکە و لە سەروی هەمووشانەوە یان لە کۆتایی هەمووشانەوە ئەمارەتی ئەردەڵانی. طبعاً پێش ئەمارەتی ئەردەڵانیش ئێمە هەر ئێرە وەکو وێزگەی سیاسی بەکاراتوە لەبەر گرنگی جوگرافیاکەی وەگەبینیم کێوی پشتەوەی من قوتەیەکە پێوترێ قوتەی یاخود کێوی گردە یاخود کێوی جوردە ئەوەش بە هەمان شێوە لە کۆنا جێوارێکی مێژووی دەورانی ساسانیەکانە یەکێکە لە وێزگە گرنگەکان کە ڕاستەخۆ بەرامبەری ئەم قەڵایە
و ئەمە ژوای کردووە زیاتر جوگرافیای ئەم قەڵایە هەڵکەوتەیەکی زۆر لەباری هەبێ و هەروەها گونجاو بێ بۆ هەڵبژاردننی کەمپێکی دروستکردنی کەمپێکی سەربازی یاخود یەکێک لە گرنگترین وێزگە سیاسەکانی دەورانی ئەمارەتی ئەردەڵان. ئەگەر ئاوڕێک لە ناو مێژووی قەڵای خانەحمەخان یاخود قەڵای زەڵم بدەینەوە بێگومان بەگشتی ئەو جێوارە مێژویانە یاخود ئەو بەشێک لەو پاشماوانەی ئێستاکە ماونەتەوە ئەدرێنەوە پار ئەمارەتی ئەردەڵانی لە مێژووی ئەردەڵانی یەکێک لەو چوار وێزگە سەرەکیی هەیان بۆ سیاست و بۆ مرکزی دەسەڵاتیان یەکێکیان ناوی قەڵای زەڵمە کە هەمان ئەو قەڵایی ئێستەیەکەوە ئێمە لی دانیشتون واتە لە مێژوودا ئەم قەڵایە بە قەڵای زەڵم ناوی براوە لە دەورانی ئەردەڵانی بەڵام لەبەر بوونی یەکێک لە میرەکانی ئەردەڵانیەکان بە ناوی خانەحمەخان و وەروەها باوکیشی کە لێرە زیاتر جێگە دەستیان دیارە و کۆمەڵێک داستانی ناوچەیی و کۆمەڵێک لە چیرۆک لەسەر بەتایبەت دەورانی خانەحمەدخان هەیە وەکو میرێکی دەسەڵاتدار زیاتر ئێرە پێوترێ قەڵای خانەحمەخان یاخود لەگەڵ ناوی زەڵمیشا قەڵای خانەحمەخانی بۆ بەکار ئەهێندێ. تامان ئەگەر لە ڕووی مێژوویشەوە باس لە ئەم جێوارە مێژووی بکەین پاشەوەی ساڵانی 1990 زاینی بابە ئەردەڵان یاخود دامەزرێنەری میری ئەردەڵانی مێنشینێک لە کوردستان لە ناوچەی شارەزور و ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچەی هەورامانی ئێستا دامەزرێنێ بە ناوی ئەردەڵانیەکان بنەماڵی ئەردەڵانیەکان ئەبنە دامەزرێنەری میرنشینێکی تری سیاسی کوردستان یەکێک لەو وێزگە سیاسیانە و هەروە یەکێک لەو قەڵایانەی ئاوەدانی کاتەوە هاوشێوەی قەڵای مەریوان و قەڵای حەسەناوە و قەڵای پاڵنگان قەڵای زەڵمیشە بێ کە چوار وێزگەی گرنگی ئەمارەتی ئەردەڵانیە بن بۆیە لێرە دێن قەڵای زەڵمیش ئاوەدانەکەنەوە واتە پرسیارەکە لێرەیە ناڵێن قەڵای زەڵم بنیاتەنێن واتە ئاوەدانیەکەنەوە هەمیشە لە مێژوودا کە لەسەر قەڵای زەڵم ئەخوێنرێتەوە یاخود قەڵای خانەحمەخان وشەی ئاوەدانکردنەوە بۆ ئەم ناوچەیە بەکاردێن ئەمەش دەلایی لەسەرەوە دەکا کە پێش ئەوەی بە ئەردەڵانیەکان ئێرە ئاوەدان بکەنەوە ئێرە جێگەیەکی مێژووی بووە تەمەد بەڵگە شوێنەوارەکانیش سلمێنەری ئەو ڕاستیان وەکو ئێستا لە پێکهاتەی جوگرافیاکەیەوە دەرەکەوێت کە کێوی گردە یاخود ئەو لووتکە چیا سروشتەی لە بەرامبەر قەڵای خانەحمەخانە پێوترێ کێوی گردە کێوی گردە لە گردەکەوی یەزە جوردی ساسانی دەڵێن لە سەرچاوەکانەکەوا زیاتر وەکو یەکێک لە وێزگە سیاسیەکانی ئەویش بووە لە دەسەڵاتی لە ساڵانی 1632 زاینی وەروە سەردەمی ڕوخانی کۆتاییەکانی ڕوخانی دەسەڵاتی ساسانی و ئێرە ئەکرێ وێزگەیەکی سەربازی بوو بێت و پێش ساسانیەکانیش یەکێک لە هەرە گرنگترین بەڵگەکانی کۆنی قەڵای خانەحمەخان بەر لە ئەردەڵانیەکان ئەگەر لێرە سیر بکەین ئەو بەشە تاریکایە یاخود ئەو ئەشکەوتە تاشراوەی پشتی قەڵای خانەحمەخانە یان با بڵێن کەوێتە وەسەتی سوورایی چاکەوە گوڕدەخمەیەکی دەورانی مادیە یان بریتیە لەو حاڵەتەی یان لەو کەلتورەی کەوا لە سەردەمانی پێش زاین دانیشتوانی ناوچەکە لەسەر ئەو بیر و باوڕێ کە هەیان بۆ جۆرێک لە جۆرەکان چیاکانیان تاشیوە چونەتە ناو دڵی چیاکانەوە و بۆ ئەوەی مردوەکانیان لەوێ بە خاک بسپێرن یاخود بە پێچەوانەوە دوای پێش ئەوانیش بەشێک لە دانیشتوانی ناوچەکەکەوە پێڕەوکاری کۆمەڵێک لە بیر و باوەڕی مێهرپەرستی و طریقەتی کە ئێستاکەش لە یازالماوەت و پێوترێ یارسانی بوون لە نێو خەڵوەتگاکانە با بڵێن لە شوێن تاریکەکانە هەڵیان داوە عیبادەت و پەرستی خوای تاقانە بکەن لێرە ئەمانە بەڵگەی ئەوەن کەوا قەڵای خانەحمەخان بەر لە ئەمارەتی ئەردەڵانی جێوارە مێژوویەکان وازحن و ماونەتەوە بەڵام ئەوەی کە ئێستاکە ماوەتەوە بە سۆکۆکەی خانەحمەخان بە حەوزی ئاوەکە و ئەو شورا و ئەو قولە سەربازیانەی بەگشتی لە ناوچەکە ماونەتەوە ئەوەمان پێڵێن ئەمانەیان ئەگەڕێنەوە بۆ سەردەمی ئەردەڵانیەکان و بە تایبەتیش سەردەمی هەڵۆخانی ئەردەڵانی کە لە ساڵانی 1500 و تقریبا 61 کە شتێکی وایە من ئەو ساڵم پێم وابێ بە دقیقی نەوت بەڵام کۆتاییەکانی نیوەی دووەمی سەدەی حەڤدەی زاینیە کەوا لێرەیە وەکو یەکێک لە ئەمارەتە یەکێک لە میرە بەهێزەکانی مینشینی ئەردەڵانی دەسەڵاتیە بێت
و هاوسەردەمی ئەویش لە دەسەڵاتی سەفەوی شەعباسی دووهەمی سەفەویە کە زۆر بەهێزە و هەروەها لە سەردەمانێکی کە خان ئەحمەدخان لاوە بێت و دەسەڵاتداری ئەگرێتە دەست وەروە پێشتریش کە باوکی کە سوڵتانی بەهێزەکانی عوسمانی کە لە دوای سەلیمی یەکەم و سوڵتان سلێمانی قانونی و سەلیمی دووهەم کەوانەی سێ با بڵین لە میرە بەهێزە کسێ لە سوڵتانە بەهێزەکانی دەوڵەتی عوسمانی بن زیاتر کێشمە سیاسەکان چڕەبنەوە بۆیە ئەمارەتە کوردیەکان بیر لە بەهێزکردنی پێگەی دەسەڵاتی سیاسی خۆیانەکەنەوە قەڵای زەڵم زیاتر لەو کاتەیە گرنگی پێ ئەدرێت بۆ دواتریش لە سەردەمی خان ئەحمەدخان کۆمەڵێک زیادکاری و کۆمەڵێک شوراکانی بە بەهێزی ماونەتەوە بۆیە زۆربەی کات مێژووی قەڵاکە لە سەردەمی ئەردەڵانیەکان باسەکرێ یاوە خودت لە سەردەمی ئەو دوو میرنشینەی کە هەمانە ئەگەر بە شێوەیەکی گشتی خۆی گشتی مێژوەکە کورت و پخت بکەینەوە قەڵای خان ئەحمەدخان ئەو جێوارە مێژووی کە ئێستاکە ماوەتەوە ئەدرێتەوە پار ئەمارەتی ئەردەڵانی بەڵام خۆی کۆنتر لە ئەمارەتی ئەردەڵانی و وەروە کۆنتر لە میرنشینە کوردیەکانە چونکە پاژماوە شوێنەواریەکان ماونەتەوە. دەگومان لە درێژەی پێکهاتەی ئەو بەشانەی لە قەڵای خان ئەحمەدخان ماونەتەوە ئێرە تا ڕادەیەک باکووری خۆرهەڵاتی قەڵاکەیە واتەگە قەڵاکە بە شێوازێکی با بڵێن کە دابەش بۆ بەسەر ئەم بەر ئەوبەری ئەم دەربەنەیە یاخود چیای قەڵایە ئەگەر لە خوارەوە یاخود لە هاوین لە گوندی ئەحمەداواوە بێ ئەم بەشی ئێمە لێ وەساوین ئەکەوێتە بەشی دەسە چەپ و لە بەشی دەسە چەپ لە بەشی سەرەوەی یان با بڵێن لای باکووری خۆرهەڵاتی ئەبینین لە خوارەوە کە دەی سەکۆیەک بەدیەکەی ئێرە سەربانی ئەو سەکۆیە یاوەخود با بڵێن تەختی عەرزی ئەو سەکۆیە کە لە خوارەوە بە شێوازێکی زۆر جوان سەکۆیەکی لاکێشەیی هەیە کە کۆتا خاڵی یان کۆتا یەکەمی خاڵی دەستپێکردنی لای ڕاستی ئەم قەڵاکەیە لێرەوە لای ڕاستی قەڵاکەیەکە ئەمینین شێوازێکی لاکێشەیی هەیە زۆر بەجوانی ئەڕوانێتە سەر هەردوو لای بەشی دەربەنەکە هەم لە بەشی دەستە ڕاست هەم لە بەشی دەستە چەپ و هەروەها بۆ بەرامبەریش چیاکەش دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش و زۆر جوانی هەیە کە لە بەردی گەورەی ناوچەکە ڕێککراون و هەروەها لێرە جۆرێک لە بیناسازی هەیە بە تایبەتیش لە ناوچەکانی هەورامانم جۆرە لە بیناسازی زۆرە پێوترێ دیواری با بڵێن بێ هیچ لە مادەی چەسپاندن واتە وشکە دیوارە وشکە کەڵەکێکە واتە هیچ جۆرێک لە چیمەنتۆ قسڵ گەچ ساروچ هیچ مادەیەکی چەسپاندن لە نێوان بەردەکانە بەکار نهاتووە ئەبینن ئەم سەکۆیەش لە کۆنا کە بەداخەوە ئێستا تێک چووە لێرە ڕەنگە غورفەیەک هەبوو بێ یا خۆت ژوورێک هەبوو بێ لەسەر ئێرە دەوترێ ئێرە سەکۆیەکە کۆ زیاتر لە دەورانی خان ئەحمەدخان ئێستا سەکۆکەی خان ئەحمەدخانی پێڵێن سوودی لێ وەرگیراوە لێرە تایبەتمەندیەکی هەیە ئەم سەکۆیە زۆر سەرنجڕاکێشە ئەویش لەگەڵ دەرکەوتنی یەکەمین تیشکی خۆر لەم دەربەندە لێرەدا و هەتاوەکو کۆتا ئاوابوونی تیشکی خۆریش کە بەرەو خۆراوە ئەڕوا دیسانەوە هەر ئێرەیە واتە بە جۆرێکە لە سەرەتای هەڵهاتنی خۆرەوە تا ئاوابوونی ئەم بەشەی قەڵایە خۆت ئێرە خۆر لێدا ئەمەش بێگومان ئێساکە ئێمە لەم وەرزەیە هاتوین هەوایەکی زۆر ساردی هەیە ئێرەی بە پێچەوانەی بناری قەڵاکە تۆزێک هەواکە فەرقەکە گەرمە ئەکرێ لە کۆنا ئەم تایبەتمەندی خۆرە تاوبوونەی جەوێکی گونجای پێیابێت هەرچەندە لەسەر ئەو تایبەتمەندیە بیناسازیانە لە قەڵای خان ئەحمەدخان هەن ئەگونجێ ئێرە قولەیەکی سەربازی بێت نەوەک سەکۆیەکی تەفریحی بۆ میری قەڵایەوە خۆت ئەو کەسایەتی لە قەڵایە دانیشتۆ بەڵام بۆ هەردووکیشان بێ ئەوە لەو ڕاستیە ناگۆڕێکەوە هێرە زۆر بە ئاسانیە توانی چاودێری هاتوچۆکان چاودێری بچووکترین بێگومان لە دەورانی کۆنیش ڕەنگە ئێرە تۆزێک چڵتر بوو بێ یاخود هاتوچۆ کەمتر بوو بێ زۆر بە ئاسانی کۆنتترۆل کراوە چ کەسێک لە خوارەوە هاتوچۆکە چ کەسێک هاتوچۆ ناکە و ڕاستەخۆ تەنسیقیش لەگەڵ بەرامبەر لێرە شورای قەڵاکە لەو بەرەوە دەبینرێ بەشی ئەو بەرەوە شوێنێکی زۆر گونجاوە یەکێکە لەو پاشماوانەی لە قەڵای خان ئەحمەدخان ماوەتەوە ئەم سەکۆیە هاوشێوەی شورا و
ئەو بەشانەی تری قەڵاکە کەماونەتەوە چەنە بەشیش کۆمەڵێک جێگەدەستی بیناسازی پێوە دیارەواتە دیارە لە کۆنا هەر سەکۆیەک نەبووە ئەکرێ غورفەیەک لە ژێرا هەبوو بێ ئینجاوەکم لە سەری وەشەوە جۆرێک لە زیندانیەک جۆرێک لە غورفەیەک هەبوو بێ و ئیزافەتەن لە دەستەڕاستی ئەم سەکۆیەگە ئەو شوێنەی من لێوەستاوم لێرە شتێک هەیە پێوتێ زیندانەی قەڵا زیندانی قەڵا ئێرەکە بەشە ئێرەکە کە گوایە لە کۆنا بەکاریان هێناوە یاخودە و کەسانی بیر بوون کردویانە ئێرەوە هەرچەنە پێک هاتە جگرە سروشتەکەی وا دەرەکەوێ وای پێوترابێ دەنا لەوە ناچی ئێرە زیندان بێت چونکە هیچ کەسێک زیندانی ناهێنێتە بەشی سەرەوەی خۆی یاخودە و حاڵەتەی کەوا لێرە هەیە زۆر ئاسان کەسێک ڕەنگە بتوانێت بە چیاکەیە سەرکەوێ بێتەوە ناو قەڵاکە یاخود ڕاکا بەڵام بۆی فرامۆشی نەکەین ئەم بەشە ئێرەش پێوتێ بەشی زیندانەی قەڵا ئەکرێ لە کۆنان جۆرێکی تر بوو بێ یاخود هەر حاڵەتێکی تر بڵێ ئەبین لێرە دیوارەکان ماونەتەوە مەش نیشانەی ئەوەیە لە کۆنا ئەکرێ ئەم سەکۆیە دوو تەبەقە بوو بێت پاشماوەکانی گەچ لێرە ئەبینرێ بەڵام لە دیواری سەرەکی هیچ جۆرە مادەیەک بەکار نهاتۆ سەرڕای و حاڵەتە چەند سروشتەی لێرە یا ڕوویداوە بەپێی ساڵانی ڕابردوو وەرەوە لەم ساڵانە شاکەوە زەمین لەرزەکان زۆرن بەڵام هیچ جۆرە ڕووخانێک بەم دیوارە قەدیمیەوە نەبینراوە هەرچەنە مەترسیەکرێ من زۆر ناوێرم بڕۆمە قەراقی دیوارەکە نەوەک ئەگەری داڕمانی هەبێت. لێرەوە چینە بەشی سەرەکی یاخود دامێنی چیای قەڵا دای بەشی تاشراوەکە با بڵێن ئێرە دامێنی چاکەیە بینی لێرە تاشراوەکانی ئێستا جێگەدەستی وەستایانی قەدیم هی پێش دەورانی دەڵانیەکانە بینرێ لە کۆنا ئێرە بووە ئەلێرە زۆر دیارە حەوزەکەشمان ماوەتەوە ئەگەر باس لە پێکهاتەی ئەم قەڵایە بکەین یان با بڵین قەڵای خانەحمەخان چۆن هەڵکەوتە وتمان لە هەڵکەوتە جوگرافیاکەی وایە کەوێتە نێوان ئەکەوێت ئەم بەروبەری دەربەنێکەوە واتە وا ڕێککەوتۆ بە شێوازێکی لاکێشەیی ئەم ناوەیە مەلی وەساوی دامێنی چیایە کە هەر پێوتێ چیای قەڵا کێوی قەڵا باشە قەڵاکە کەوێتە دامێنی ئەم چیایە لە کۆنیشا کرێ بە باڵەخانەکان بەرز بوو بن گەشتێتنە بەشی سەرەوە و وەسوودیشان لەو تاشراوە کۆنەی زمانی سوو وەرگرتوێت کە دوو ژوورێکە و ئێستا گەیشتن پێی ئێستەمە و پێویستی بە وەسایل و کۆمەڵێک کەرەستەی تایبەت هەیە ئەمە ناچینە بەشی سەرەوە بەڵام ئەم بەشە ئێرە لێ وەساوین وەک بە سیرکردنی پێکهاتەی خاکەکەی و بەردەکانی لە کۆنا باڵەخانەی سەرەکی قەڵاکە مەرکەزی بیناسازیەکە ئەلێرە بووە و یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی و پێکهاتەی قەڵایەکی سەربازی بوونی ئاوی سروشتی یاخود با بڵێن بوونی کانیەکی شیرینی بێ ئەوەی هیچ کەسێک دەستی بگاتێت لەم بەرزایی چیایە ئەبینین لە دامێنی چیاکەیە کانیەک هەیە وەروەها لە درێژەی پێکهاتەی قەڵاکەیە حەوزێکیش ئەبینن لێرە سوودیان لەم ئاوە وەرگرتووەوە بە شێوەی دڵۆب لە بناری چیاکەیەتە خوارەوە چێتە حەوزێکە و حەوزێکی سروشتیە و پاشان لە کۆنا حەوزێکیان بۆ دروست کردو بۆەوەی خەزانەی ئاوی قەڵاکە بکەن ئەگەر بێت و ئەم قەڵایە نەشتوانن بگەنە ڕووباری زەڵم کە ڕاستەخۆ بە بینی قەڵاکەیە تێپەڕەبێ یاخود قەڵاکەیە کا بە دوو بەشەوە ئەمان سوود لەم ئاوە سروشتیە وەرەگرن لە قەڵاکەیە کە بوونی هەیە واتە بە شێوەیەکی گشتی پێک هاتەی قەڵاکە ئەمبەر و ئەوبەری ئەم دەربەنەی گرتووە و ڕووباری زەڵم قەڵاکەیەکا بە دوو بەشەوە ئەمەش لە کۆنا سوودیان لێ وەرگرتووە بۆچی بۆ مەبەستی سەربازی یاخود لایانی ئەمنیەتی قەڵاکە چووکە بێ پردێک هەبێ دیسان بپەڕیتەوە ئەمبەری ڕووباری زەڵم بۆی بگەیتە دامێنی قەڵاکە و لێرە پاشماوە بیناسازیەکان بەردەکان ماونەتەوە من هەوڵەیەم بچمە لای حەوز و ئاوەکە بە شێوەیەکی گشتی و پاشانیش هەوڵەیەم چینە ئەو بەری
قەڵای خانەحمەخان لەوێ شورای زۆر بەهێز ماونەتەوە دەواازە کۆنەکەی قەڵا ماوەتەوە و هەروەها کۆمەڵێک پرد بەداخەوە لە کۆنا دروست کراون بەڵام ئێساکە نەماون چونکە هێڵکاری بیناسازی شورای خەڵاکە وامان پێڵێکە ئەبێ ڕاستەوخۆ کەسێک نەیتوانیوە بگێت کە ئەم سنوورە یان ئەم بەری قەڵای خانەحمەخان بەڵکو دەوێت بچێتە ناو سنووری قەڵاکەەوە لە سنووری قەڵاکە لە ڕووباری زەڵم بپەڕێتەوە ئینجاوەکوم دیسانەوە ئێتە دەستە باڵێن چەپی دەربەنەکە و ئێتە بەشی سەرەکی قەڵای خانەحمەخان. من ئەجوڵێم بەرەو لای کانیەکە لێرە زۆر کانیەکە ئاوێکی زۆر ڕوون و جوانی هەیە لێرە بەدیەکرێ وە زۆریش خاوێنە و خاوێنتر لە هەر ئاوێکی تر هیچ جۆرە نەترسیەکی پیسبوونی لەسەر نییە زۆر خۆشە لێرە بەردەوام سەڕای بوونی بارانێکی کەم ئەم ساڵ وەڵامە بینن ئێرە بە لە گەرمترین کاتی ساڵ لێرە هەر ئاوی هەیە یان دێ شاهر ناوڕێ ئەبینن ئێرە پاشماوە بیناسازیەکانی قەڵاکەیە لە کۆنا بیناسازی لێ بووە خانووی لێ بووە کێسەی هەڵکارێکی تا ڕادەیەک تێکچووە ئێرەش ئەو حەوزەیە کە لە کۆنا دروستکراوە ئەمە بە هەمان شێوە ئەمباری خەزانەی ئاوی با بڵین قەڵاکە بووە. لێرە سەریان گرتۆ دیارە ئێستاکە ئێرە تا ڕادێک جۆرێک لە مڵکی تایبەتی شەواتە هەرچەنە ئێساکە خۆشبەختانە ئیش بۆەوە کرێ لایەنە پەیوەندیدارەکانی ناوچەکەەوە بۆ ئەوەی بە تایبەتیش بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار بۆ ئەوی بتوانن ئێرە وەکو شوێنێکی گەشتیاری بناسیێنن وەروە کاری بۆ بکەن بە کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری جوان بتوانێت ئێرەکەوێتە ناو هاوینە هەوارێکەوە بۆی خەڵکی بتوانێت ئەم دیمەنانە ببینێ وەروە ئێرە ئاوادان بکەنەوە وەروە بە شێوازێکی زانستیانەی شوێنەوارناسیانە بۆی دیمەنە مێژوویەکانی ئێرە تێک نەچن حوزێکی 2 مەتری قوڵە وەروەها 4 مەتریش مڕەبعی پانە کەمانە سەرچاوەی ئاوی کۆنی قەڵاکە بوو. ئێرە کە تەواوی هێڵکاریەکەی لە کۆنا تێک چووە ئەبینن بەردەکانی ئێستا سوودیان لێوەگیراتەوە بۆ کۆمەڵێک شوێنی با بڵێن حەشارگەی بچکۆلانە و هەروەش پەناگەی بچکۆلانە دروست کراون بەڵام بوونی ئەو هەموو بەردە زۆرە و وەروە پێگاتەی خاکەکە و وەروە ئەو گەچەی و قسڵەی لە کۆنا بەکارات و دیسان دۆرێک ورد بووەتەوە لەگەڵ ئەو بەشەکەوە لەسەرەوە هەیە بینین ئێرە بیناسازیەکە بەو شێوەیە بووە هێندە بەرز بووە لە یان لە سەربانی بیناساکەی ئێرەوە یان ئەکرێت جۆرێک لە جۆرەکان وە شێوەی منارە ئەبینن تاشراویەکەی ئێرە زۆر بە جوانی جێگەی تیشەی وەستایانی قەدیمی بەدی ئەکرێت کە شاخەکەیان چۆن تاشیە و لە ڕێگەی ئەم تونێلەوە کە لەسەر سەری منەوەیە ڕاستەخۆ ئێتەوە بۆ بەشی سەرەوە کە ئەمە وتمان قەدیمتر لە دەورانی ئێردەڵانیە بەڵام دەسەڵاتدارانی ئێردەڵانیش بێگومان هێندە سەلیقەیان هەبووە سوود لەو پەناگا سەختە سروشتیە وەربگرن بە تایبەتیشکەوە غورفەیەکی ئەیوانێکی چەند 2 مەترونی و بە 3 مەترونی و لەسەرەوە بە 2 تا تاخچەوە کە سوودیان لێ وەرگرتووە بۆ پەناگایەکی ئەگەر خودی پاراستنی کەسایەتی یەکەمی ئێرە بوو بێ جا ئەگەر خودی میر بوو بێ یاوە خۆت فەرماندەیەکی سەربازی لەم قەڵایە بوو بێ ئەبینن ئێرەیان وا لێ کردووە بیناسازی بێ خەزانەی ئاوەکە پارێزراوە و تەواوەوەی ئەگەر با بڵێن ئێرە کە مەرکەزی سەرەکی قەڵاکەیە لە دەستەڕاستی بۆ ئەو بەری شوراکە با بڵێن بۆ ئەو بەری چاکە بە شورایەک پاراستویانە بینین شوراکە لێرەشەوە لە بەرامبەرمانەوە دیارە بەڵام دەستە یان باکووری خۆرەڵاتی یان با بڵێن ئێستاکە دەستە چەپی من بەهۆی ئەو حاڵەتە سروشتەی کە هەی بۆ هەر خۆی بەرزاییەکە و دەربەنێکی سەختە هیچ کەسێک نەیتوانیوە هاتوچۆی پیا بکە ئامانجی سەرەکی باشووری خۆراوە و باشووری دەربەنەکەیواتە ئەو ڕێڕەوەیەکی ئێستاکە با بڵێن لە ناوچی خوورماڵ و هاوینەواری ئەحمەداوە دێتە ناوەوە ئێرەیان گرتووە لە کۆناکە ئێساکە هەوڵێ من بەرەبەرەیتر بچمە خوارێ بۆ لای شوراکە و بچمە ئەو بەری قەڵای خانەحمەخان کە چۆن ئەو شورا بەهێزانیان دروست کردووە وەروەها بورجی نیزامی بە شێوەیەکی گشتی لێرە کانیەکە هێشتا بە جوانی هەر ئاوی لێ ئەشۆڕێ و ئاوی لەبەرە ڕواوە هەروەها حەوزەکە بە جوانی ماوەتەوە پاشماوەی بیناسازی و بەردەکانی هەرماونەتەوە وەروە تاشراوەکەی سەرەوەش هەرماوەتەوە بۆ هیوایین پرۆژانی داهاتوو کاری داهاتووکەوە بۆ قەڵایە شەڵا بکرێ ئاوادان بکرێتەوە تا ئەو گەشتیارە زۆرەی هاوینان سەردانی هاوینەواری ئەحمەداوا و زەڵمەکەن
سوود لەم قەڵایەشیان سەردانی قەڵای زەڵم بکەن و ئەو جێوارە مێژوویە ببین و بە ئاوەدانی بمێنێتەوە. من هەوڵێم بچمەوە خوارەوە بچمە ئەو بەری قەڵای خان ئەحمەد خان. بەڵێ بێگومان هەر باسمان لە پێکهاتەی قەڵای خان ئەحمەد خان وتمان دابەشی ئەم بەر و ئەو بەری دەربەنی زەڵم بووە یاخود ئەو دەربەنەی کە لێرە هەیە. ئەبینین لێرەوە ڕاستەخۆ لە باشووری خۆراوایەوە گۆشەی شوراکە دەست پێەکە، یعنی دیوارێک هەیە ئەم دەربەنە قەتەعەکە لە کۆنا بێگومان ئەم جادەیە نەبووە و هەروەها ڕاستەوخۆ ئەم بەری دەربەنەکە بۆ ئەو بەری دەربەنەکە ئەبەسێتەوە و چەمی زەڵمیش ئەدا بە نێوان ئەم شورایی قەدیمیە یاخود ئەم شورا کۆنەیە. ئێمە دواتر چینە خوارەوە ئەبینین کە دیوارەکان ئێستاکەش ماونەتەوە چۆن لە کۆنا ئەمبەر و ئەوبەری چەمەکەی گرتووە بە بێگومان مرکزی سەرەکی قەڵاکەش ئەکەوێتە ئێرەوە لێرە تەواوی پێکهاتی قەڵاکە دەرەکەوێت و شورای بەرامبەری دەربەنەکەش لێرە زۆر بە جوانی دیارە ئەو ڕاستە هێڵە دیوارەی کەوا بەرزە بێتەوە بۆ ئەوبەر ئەوە بۆ پارێزگاریکردنی سنوورەکانی قەڵای خان ئەحمەد خان یاخود قەڵای زەڵمە بە جۆرێک بۆ واتەگە لەو بەرەوە بێت ئەمدیوی ئەو شورایە دیسانەوە بێت چەمی زەڵم ببڕیتەوە بۆی بێتەوە ئەمبەری قەڵاکە و بگەیتە ئێرە لە کۆنا ئەمنیەتێکی باشیە بۆ ئێرە زۆر بە شێوازێکی سەربازی گرنگ دروستکراوە وتمان تەواوی تایبەتمەندیەکانی بیناسازیەکی سەربازی لە قەڵای خان ئەحمەد خان ئابینێت کەەوە ئاوی سروشتی لێیە کانیەکی لەیەکەوە خەزانەی ئاویان بۆ کردووە وە زۆر لە شوێنێکی بەرز دروستکراوە. دیوارەکانی شورایەکی ئەستوری ورجی نیزامی هەیە بۆ چاودێریکردنی قەڵاکە. بەم شێوەیە پێکهاتی قەڵای خان ئەحمەد خان دابەشی هەردوو ئەمبەر و ئەوبەری قەڵاکە یا بڵبڵین دەربەنەکە ئەبێت و لەو بەری گۆشەی خۆراواشەوە تا ڕادەیەک دیسانەوە بنکەیەکی تری سەربازیمان هەیە کە هەنێکیش بە گۆڕی یۆسۆ ئاسکە ناویە بن، بەڵام پێ ناچێ گوایە یۆسۆ ئاسکە یەکێک لە دەنگخۆش و ڕاوێشکارە نزیکەکانی سەردەمی خان ئەحمەد خانە بێ، بەڵام پاشەوەی یۆسۆ ئاسکە تۆمەتبارێکێ بۆی کەوا خەیانەت لە خان ئەحمەد خانەکە بۆیە لەو سوچەوە لە بەپێوە بە خاگەی سپێرێ وەروە تاوەکو کۆتایی شاردنەوەی تەرمی یۆسۆ ئاسکە. بەڵام پێدەچێەوە چیرۆکی ناو با بڵین نازانستی بێ ناگونجێ ئێرە ئەوەندەی دەکرێت ئەوە دیسانەوە هاوشێوەی سەکۆکەی ئێرە ڕاستەوخۆ ئەمبەرۆبەری دەربەنەکە کۆنتترۆلەکە ناکرێ گۆڕێک بێت، بەڵکو پێم وایە من هەمان ئەو برجێکی نظامیە بۆ چاودێریکردنی گۆشەی ئەو بەری دەربەنەکە چۆن هاوشێوەیەکی با بڵێن فیزیایی هەیە لێم سەرەوە لە گۆشەی ئەم سەرەوە بۆ گۆشەی ئەو سەر ڕاستەوخۆ دەربەنەکەیان کۆنتترۆل کردو و وەروە شوراکەش لەم سەر و لەو سەرەوە توانیوێتی باشێک دەربەنەکە کۆنتترۆل بکات. باسمان کرد کەوا قەڵای خان ئەحمەد خان شورایەکی هەیە کە کەوێتە دەرەوەی با بڵێن سنوورەکانی ناوەندی سەرەکی. ئەبینین لێرە ئەم بەشە ئەو بەریچەمی زەڵمە لێرە دەواازەیەکمان هەیە، دەواازەکە ڕاستەوخۆ ئەکەوێتە ئەم بەریچەمی زەڵمەوە ئەگەر ڕاستەخۆ لەڕێ دەواازەکە و ئەچیتە ئەو دی و سنووری قەڵای خان ئەحمەد خان و پاشان بۆ بەرزایەکانی پشتەوەواتە ئەم شورایی کە لە پشتی منەوە بینن بەشێکە لە پاشماوەی شورا کۆنەکەی قەڵای خان ئەحمەد خان. ئێستاکە من لە دەرەوەی سنوورەکانی قەڵای خان ئەحمەد خانم کە ئەچیتە ئەو دیوەوە ئەچیتە ناو قەڵای خان ئەحمەد خان یاخود شورای قەڵای خان ئەحمەد خان. بەڵام دیسانیشەوە بۆ ئەوی بپەڕیتەوە بۆ بەشی سەرەکی قەڵاکەواتە و بەرزایی پێشووتر ئێمە لێون دەبێت لەم چەمە بپەڕیتەوە کە لە کۆنا دیسانەوە پرد بووە و
وەروەها سکیوریتێکی باشی هەبووە ئەمانە بە شوەیەکی گشتی تێکهاتە سرەکیەکان یاخود دەواازەکانی قەڵای خانەحمۆخان لێرە دەواازەیەگەیەکەوە بە شێوازێکی زۆر سەربازی دروست کراوە پاشان لەم ئەم دیوارە کە لە بەشی سەرەوە هاتوتە خوارەوە ئەچێتە ئەمبەری چەمی زەڵم لێرەوە دیسان بۆ بەرزایەکانی بەرامبەر ناوەندی سەرەکی درێژە بێتەوە لێرەوە دیوارەکە درێژە بێتەوە من هەوڵەیەم لێرەوە بڕۆمە ناو ئەو دیوی سنوورەکانی با بڵێن کە بەشتێکی ڕووخاوە ئەشبە ئەو دی و قەڵای خانەحمۆخان من لێرەوە بزانم ئەتوانم ڕۆمە ناو بەم شێوەیە کە لە کۆنا بەم دەواازەیە هاتوچۆ کراوە بەڵام دیارە ئێستا ڕووخاوە کە لێرەوە داغڵی ناو دیواری قەڵای خانەحمۆخان ئەبی یاخود شورای قەڵاکە ئەبینی دیوارەکان زۆر ئەستورن لە کۆنا دروستکراون ڕاستەوخۆ لەبەرەوەی وەرزی پاییزە بەشی سەرەوە ئەبینرێ یاخود با بڵێن لە نێوان چڕی دارەکانە شوراکە بان با بڵێن ناوەندی سەرەکی خەڵاکە ئەبینرێ و دیوارەکانی زۆر ئەستورن لە کۆنا بە شێوازێکی زۆر باش دروست کراون سوودیان لە مادەی قسڵ و گەچ و بەردی ناوچەکە وەرگرتووە بۆ بەهێزی دیوارەکان بەم شێوەیە ئێرە بێتە سنووری ناوەوەی قەڵای خانەحمۆخان قەڵای خانەحمەدخان یان قەڵای زەڵم جێوارێکی مێژووی زۆر فراوانە ینی با بڵین بەسەر هەردوو بەری دەربەنی زەڵما بڵاو بێتەوە وەروە کۆمەڵێکی زۆر جێواری و پاشماوەی مێژووی ماوەتەوە ڕەنگە بە وردی گەڕان و بینینی تەواوی بەشەکان زۆر قورس بێ هەڵبەتە ئاستەمیە چەنەمە هەوڵماندا بچینە زۆربەی بەشەکانی لێرەیە من لە ناو دەواازە قەدیمیەکەی قەڵای خانەحمۆخان کە وەکو یەکێک لە گرنگترین پاژماوە شوێنەواریەکانی و بیناسازیە سەربازیە جوانەکەی قەڵاکە کە ئێستاکەش ماوەتەوە کەکەوێتە باشووری خۆراوای خەڵاکە و لە ئەمبەری چەمی زەڵمایە من ئەم جێوارە مێژویە بەجێ ئەڵم هیوادارم قەڵای خانەحمەخان یاوەخود تەواوی شوێنەوارەکانی تری کوردستان ئاوەڕی جدی و باشیان لێ بدرێتەوە و هەروەها وەکو دەستکەوتێکی نیشتیمانی و سەروەتی و ماڵێکی گشتی ئیشان لەسەر بکرێ و تا سوود بە مێژوو و نەوەکانی داهاتوو و ئەوانەی ئێستاکەش هەن ببینێت من لە قەڵای خانەحمەخان ماڵاوایتان لێکم تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرم